حەزەرەوە فەرزکەینت تەنانەت ناچینە نێو ئەو هاوپەیمانانەوە هاوپەیمانیانەوە کە هەز دەکەین سیاستێکی تایبەتی لە پشتە ینی تەداعی دەبێتەوە لەگەڵ پرۆژەیەکی دەرێکی و ئەوانە مەسەلەکە ئەوە واقعانەمانە مەترسین. سڵاوتان لەبێ عزیزان و خۆشەویستان، من دیار بەرزنجیم ئەمڕۆ لە ئەڵقەیەکی تایبەتی بەرنامەی دیداری پێشەنگ بە خزمەت ئێوەی ئەزیز شادەبینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی ڕووداوەکانی ئێستای ئێران و ئەو هاوپەیمانێتی کە لە نێوان چەند حیزب و لایەنێکی سیاسی لە کوردستانی ئێراندا بەسراوە. بەڵام یەکێک لەو حیزبانە، یەکێک لە حیزبە سەرچیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەویش کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێرانە، ئامادە نیە بەشداری لەو هاوپەیمانێتیەدا بکات. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ لە زاری خۆیانەوە هۆکاری بەشدار نەبوونیان بزانین. ئەمڕۆ ئێمە گفتوگۆکەین لەگەڵ هاوڕێ سەعیدی ئامانی، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران. ئاژانسی فۆکس نیوزی ئەمریکی باسی لەوە کرد کە بە هەزاران چەکداری حیزبەکانی کوردستان هێرشیان کردوتە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمە شەرزوو لەلایەن ئەو حیزبانەوە ڕەتکرایەوە. ئێمە تاوتوی ئەم پرسیاکەین ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ سەعید ئامانی کە بەسپاسەوە ئەمڕۆ لە ئەستۆدیۆی ڕادیۆی پێشەنگ ئامادەیە. هاوڕێگیان دووبارە بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرەتان بۆ گوێگرەکانتان بەخێر بێن. هاوڕێگیان ئێوە لەم چەند ڕۆژەیە بەیاننامەیەکتان هەبوو، باستان لەوە کردبوو کە هۆشداری ئەدەن لەوەی کە چوونی لایەنە کوردیەکان بۆ ناوشەڕی زەمینی داوێکی ئەمریکیە. بۆچی پێتان وایە ئەمە دووبارە بوونەوەی ئەزمون هەتاڵەکانی وەکو ڕۆژئاوایان ئۆپەراسیۆنی فروغی جاویدانە، ئەوەی کە مجاهدینی خەڵق لەو کاتەنا کردی، وا گرنگی چییە کە نەبێتە قوربانی سازشی تاران و واشنگتۆن لە ئەگەری نەڕوخانی کۆماری ئیسلامیان بە جۆرێک شکڵدانەوەی دەوڵەتی داهاتووی ئێران و بە جۆرێک ڕێکەوتنی تاران و واشنگتۆن؟ قسەتان لەسەر ئەم پرسە چیەوە؟ ئێمە قسە لەسەر بزوتنەوەی شۆڕژێرانی خەڵکی کوردستان دەکەین. خۆی خاوەنی مێژوویەکی تایبەتیە و تەنیا بزوتنەوەیەکیشە کە تا ئێستا زۆر پاک و بێگرد و سیاسی ماوەتەوە و لەسەر ئەساسی پشتیوانی جەماوەری خەڵکی کوردستان درێژەی بە خەبات و خۆراگری داوە. بەڵام ئێستا بارودۆخێک لە ناوچەکەدا هاتووەتە پێشەوەکە نیگەرانی ینی ئەو نیگەرانیەی دروست کردووە کە ئەم بزوتنەوەیە بە شێوەیە بکەوێتە ژێر هێژمونی بەشدارانی ئەم شەڕەوە بە شێوەیەک لەتمەی لێ بدرێت. ئێمە گەر چاو لێ بکەین شەڕی نێوان ئێران و ئیسرائیلیا، ئێران و ئەمریکا شەڕی بەرژەوەندیە. ینی تۆ چاو لێ بکە فەرزکەین لەو ڕۆژەوە کە کۆماری ئیسلامی هاتووەتە سەرکار بەردەوام دروشمی بە دژی ئەمریکا داوەوە، دروشمی دژ بە ئیسرائیل و تەنانەت سڕینەوەی قەواری زاهێنی داوە. یعنی ئەمە مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئێستا دەگەڕێتەوە سەر مەسەلەی ئیدئۆلۆژی، مەسەلەی ئاینەکان، هەرچیەکە بەرحاڵ یعنی ئەم کێشەیە لە بینی ئەم دوو یا ئەم سێ دەسەڵاتەدا هەیە. هەمیشەش ینی لەو ساڵی 50 یا بڵێن 79 زاینیەوە کە کۆماری ئیسلامی لە ئێران دەسەڵاتی بەدەستەوە گرتووە، بەردەوام لەگەڵ ڕۆژئاوا یا لەگەڵ ئیسرائیل وە لەگەڵ وڵاتانی ئوروپایی تەزاد و ناکۆچیدا بووە. ئەمەش ئەگەر چاوی لە دەکەین مەسەلەکە فقط دەگەڕێتەوە سەر مەسەلەی ناکۆچی بەرژەوەندی. ئێران لە باری جۆغرافیە و لە ناوچەیەکدا هەڵکەوتووە کە زۆر گرینگە و ئێستاش بەشی زۆری ئەو وڵاتانەی کە خاوەن سەروەتێکی سروشتی زۆرن لە ناوچەکەدا و هەمویان ینی بەشی زۆریان هاوپەیمانی ئەمریکان بە دەوروبەری ئێرانن و ئێرانیش لەم ساڵانی دواییدا لەباری چەکوچۆڵ و تەکنۆلۆژی نیزامیەوە پێشرفتێکی زۆر باشی کردەوە، نیگەرانی دروست کردووە لەسەر ئەوەی کە مەترسی بخاتە سەر ئەو هاوپەیمانانی ئەمریکا و بە تایبەتیش ئیسرائیل. ئێستا کێشەکە ئەوەیە ئەوان هاتوون لەگەڵ ئێران کە فشاری بۆ دێنن مەسەلەی ئەوڵم بەهانەی ئەوە بوو کە پیتاندینی یۆرانیۆم ڕابگرێ یا سنوورداری بکاتەوە، یا ئێستا دەڵێن دەبێ بە تەواوەتی هەڵی پەسێرێ. جیا لە مەسەلەی ئەتۆمیەکەی مەسەلەی موشەکیەکانێتی، ینی فەرزکەنەوەن دەیانەوێ ئاستی موشەکەکانی ئێران کە بەرهەمیان دێنێ بە هیچ شێوەیەک مەترسی نەخاتە سەر ئیسرائیل، کە ئیسرائیل خۆمان دەزانین ئێستا بەشێکە لە ئەمریکا، ینی پێگەیەکی گرنگ یاخود بەشێکی لە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە بۆتە باعیسەوەی کە ئەوان ئەم هجوومە بکەنە سەر ئێران. لە شەڕی 12 ڕۆژەدا ئەوە بوو
بە 12 ڕۆژ شەڕەکە کۆتایی هات لە زۆر شوێنیاندا کە پیان وا بوو کوتیانەوە مەسلەی ئەتۆمیمان کۆتایی پێێناوە مەسلەی بەرهەمهێنانی موشکەکانمان تقریبن وا لێ کردووە کە نتوان دێژە بەڵام ئێستا دەڵێن لەو ماوەیەدا یاخودی ئێرانیشەوە دەڵێ لە دوای شەڕی 12 ڕۆژە سن لەباری تکنۆلۆژی موشێکیەوە موشکەکانی پێشرفتیان کردووە تەنانەت موشکی مەترسیداتریشی دروست کردووە دووربورتریش تەنانەت هەڕەشە لە وڵاتانی ئوروپایی دەکا و تەنانەت لەم ئاخریانەدا وڵاتی قبرسی کردە ئامانج ینی مەترسیەکە گەورەتر بۆتەوە و ئەمانیش بەسا ئێستا کە بەم شێوەیە هجومیان کردوتە سەری دەیانەوێ بە هەر شێوەیەک بێ لەگەڵی بسازێن کە بەڵێنی بدا دەست لە دروستکردنی موشکی بالستیک هەڵگرێت مەسلەی ئەتۆمیەکەی هەڵپەسێرێت ئەگەر ئەوانە بکات ئەوان هیچ کێشەیەکیان لەگەڵی نییە ینی دەتوانن بیکەنە ڕژیمێکی دەستەمۆ کە هاوتەریبی سیاسەتەکانیان بیانی ئەمە ئامانجی استراتیژی ئەوانە بەڵام لەم بینەدا ئێستا کە ئەمریکا بانگشەوە دەکا کە پشتیوانی لە کوردەکانی ڕۆژهەڵات دەکاوە قەزیەکان بە ڕسمی دەناسێ و حازرە یارمەتیان بدات و بستوانە تقریبان تۆ دەبینی دیێرەدا ئێمە ئەوە دەبینین ئەمە داوێکە کە ئەم بزوتنەوە خاوەن ڕابردووە پاک و خاوێنە بچێتە نێو پرۆژەیەکی ئیسرائیلی ئەمریکاییەوە و ئەمە مەترسیەکەیە هیچ گەرانتیەکیش نییە دوای ئەوەی ستا تۆ فەرسێنستام شەڕە ماجێک توولە کێشێ فازەشە و توولە کێشە داخرا سازشێک ڕووەدا ئیسمانی خۆ ناتوانین ئەوە تەزمیکردن حتمما دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەڕوخێ بۆشاییەک دروست دەبێ و لەو بۆشایەدا احتمالاً خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن ناوچەکی خۆیان بتوانێت ئیدارە بکەن ینی تا ئێستا مەسەلەن ینی تەزمینێکی وانە یا بڵین ئەوەش بارخیانەوە ناتوانین بڵین ئێستاش ئەمریکا بە شێوەیەکی تەبلیغاتی ئەوە دەڵێ کە بەشێک لە ئەحزابی کوردی یەکیان گرتووە و دەیانەوێت لەگەڵ کۆماری ئیسلامی شەڕ بکەن ینی تۆ ئەوە بەعلەنی دەبینی کە دەیەوێت ئەم هێزە بکاتە پیادە نظامی خۆی پرسکەی نەگەر ئێستا بۆمبارانی پێگەکانی کۆماری ئیسلامی دەکات لە شارە کوردیەکانەوە وتبەندی و بۆ ڕێگە خۆشکردنەوەی کە هێزی پێشمەرگە بچێتەوە ئەوانە بەڕاستی جێی نیگەرانین دەناخۆ هێزی پێشمەرگە خۆ بێزگەلەوەی کە لە دەرەوەی سنوورەکان تەعدادێک هەبوون ینی پێگەی خودی حیزبەکان کەم و زۆر هەمویان لە نێوەیە ینی ئەوە واقعیەتەکەی ئەگە قەراریشە ئاڵوگۆڕێک ڕووبدا دەبێت لە ناوەوە جەماوەری خەڵک خۆی ڕێکخا جەماوەری خەڵک ڕاپەڕێت و ئەو دەما ئێمە دەتوانین بڵین ئەمە حرەکەتێکی ڕەسەن و جێگای پشتیوانیە بۆیە ئالم زەمینانەوە ئێمە نیگەرانیمان هەیە زۆر باشە هەوڕێ پرسیارێکی تر کە زۆر ینی لەم ڕۆژانەیە لە ناو فەزای مەجازی و لە ناو خەڵکە باسی لێوەکردنە لە ناو خەڵکی سادەشە لە ناو کرێکارانە ئەم پرسە ئەو ڕوژێنێت لە ئەگەری بە جۆرێک مەسەلەن نەڕوخانی کۆماری ئیسلامی یان با بڵێن تەغییری وەجه لە ناو کۆماری ئیسلامیا و ڕێکەوتنی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل چارەنووسی ئەم هێزانە چی لێت کە بە جۆرێک کەوتونەتە وەکو ئەوترێ ژێر دەسەڵات و هەیمنەی CIA و دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل ئایا بەرخوردی دەوڵەتی ئەو کاتی ئێران لەگەڵ ئەم حیزبانە چۆنە بێت ئەمە دەگەڕێتەوە سەر واقعاً ڕاپەڕینێک ڕووەدا لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران خەڵک خوان ڕێک دەکەن و بە شێوەیەکی ڕێکخرا و دێن و ناوچەکەی خوان ئازاد دەکەن و دەسەڵات خۆیان بەدەستیەوە دەگرن ئەگەر ئەوە بێ ئەوە دڵی حرەکەتێکی جەماوەریە و خۆ دوای ئەوەشکە ئەمانیش سازشێکیان کرد مەسەلەن ئەمریکا و ئێران وانە پێکاتنەوە خەڵکی کورد خۆتا خۆی وەزنەیەکە و خۆی ینی ناتوانێت لە بەرچاوی نەگرن بەڵام ئەگەر لە ئەگەری ئەوەدا کە ئێستا ئەمان بە پێی ڕێنمایەکانی ئەمریکا و هەندانی ئەمریکا بچنەوە ناوەوە و هەمووشمان پێمان وایە کە ئەم شەڕە درێژخایەن نابێت ئەمانەکە پێک هاتن بەلای هەمومانەوە چارەنووسی ئەم هێزانە یا ئەو خەڵکەی کە لە ناوەوە حرەکەتێک لە خۆیان نیشانەدەن و بە تایبەتیش ڕەنگە حرەکاتەکان نیزامی و پێشمەرگانە بێ بە دڵنیاییەوە هەر ئەو سناریۆیە ینی بەزەینی هەموماندادەیە کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا یعنی تۆ چاو لێ بکە وەختێک کاری پێیان بوو بەکاری هێنان ینی ئەو خەڵکە مەسن باوەست بووە کە هەمومان شانازیمانە کرد بە ئەزمموی ڕۆژاوای کوردستانەوە بەڵام
ئەوان وەختێک ئشتاجیان پێی بوو بۆەوەی کە شەڕ لەگەڵ ڕەشترین دەسەڵات یا بەسەر جەریانی ناوچەکە وەکو داعش بێ بکەن ئەو بەکاریان هێنان یارمەتیاندان پشگیریان کردن بەڵام لە پرێکدا کە ئەحمەد شەرعیان دامەزراندووە پیان وابوو بەرژەوەندیەکانیان ئەحمەد شەرع دەی پارێزێ داوان لێکردن کە دەبێت تەسلیمی ئەحمەد شەرع بن وەختێکی سەرپێچیان کرد خۆ بۆ بەڵایە مەسەرهێنانەوە بوو حرەکەتێکی سەرتاسەری لە کوردستاندا کەوتە ڕێکە ئەوانەی هەموو تقریبا ڕێک بەر پێشی حەزیمەت و یا بەرحەڵ خەسارەکەی گرکە زۆر بەسەر خەڵکان شکێتەوە ببوورەوەتە ئێوە مەترسی ئێوە لێرەیە بۆ نمونە ئەزمموی کوردستانی سووریاتان لە بەرچاوە و ئەمە تەقیمەکەن بۆ هەڵسەنگاندنی ئەم بارودۆخی ئێستا ئیما ئەزمون تۆ چاو لێ بکە چاو لە مێژوو بکەی ساڵی 75 مەسەلەی ئەو شۆڕشە مەزنە گەورەی مەسەلە گەودەم کە لەلایەن بارزانەکانەوە سەرۆکایەتی دەکرا و ناوچەیەکی زۆری بەدەستەوە بوو بەڵام وەختێک شای ئێران و سەدام ڕێککەوتن چی بەسەران ینی ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بەڕاستی لەو نمونانە زۆرە ئەگەتەوە مەسەن بە پشتیوانی دەرەکی وەکو ئەو دەمیش خۆوار ئەمریکا و ئیسرائیل تەرەفداری شابوون پشتیوانی دەسەڵاتی پاشایەتیان لە ئێران دەکرد و ئەوە بوو دژی دەسەڵاتی سەدام حوسێن بوون ئەم بزوتنەوەیان بەم شێوە پشتیوانی کرد فشار بۆ سەدام هات و سەدامی سازشێکی لەگەڵ ئێران کرد و بڕێکی ناوچە تەحویلداوانە دیانی لە کولە ئەو شۆڕشە مەزنە شکستی خواستون تۆ ئەگەر پشتی جەبهەت نەبێت و ئەگەر نەتوانی شوێنەکە بدەی حەوێەوە تۆگە نەتوان هەموو چوار دەورت ببەسترێ مەجبور یا تەسلیم بیا بەو شێوەیە پشش و بڵاو بووی بەمداولادە بۆیە ئەمە مەترسیانە هەیە بەڵام هاوڕێ باستان لە پشتی جەبهە کرد وەکو جەبهەی خەلفی یعنی باز لەوە کرێت کە گوایە باشووری کوردستانی عێراق بکرێ بە جۆرێک لە جەبهەی خەلفی بۆ ئەوێ و بەشێک لە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانی بڵێن عێراقیش مەترسی خۆیان بۆ سەرەوە ڕاگەیاندووە و یعنی تەنانەت بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانی ژەڵن کە ئێمە ناوین بە بەشێ لەم شەڕە پێتان وایە مەسەلەن بە جۆرێک ئەمریکا فشار لەمانیش بکا لێرە بۆی کە ئەمان ببن بە بەشێک لە جەبهەی خەلفی ئەو هێرشیکە بڕیارە ئەگەر بکرێتە سەر ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە ئەمریکاگە بۆی بکرێ ئادەیکە ئەو فشارە دێنێ بەڵام من خۆم لەسەرەوە باوەڕە نیم کە ئەوان تەسلیمی ئەو فشارە بن چون بەڕاستی هەموو دەستکەوتەکانیان دەکەوێتە مەترسیەوە هەموو ناوچەکە دەکەوێتە مەترسیەوە ڕەنگە ئەمریکا و ئیسرائیلوانە لە بەرژەوەندی ئەواندا بێ و بە قازانجی ئەوان تەواو بێ بەڵام من هیوادارم ئەوان تەسلیمی ئەو زەخت و فشارە نەبن و تا ئێستا ژێمە خۆمان هەمیشە و دایم کە هێزمان نەناردوێتەوە کاری ماجێراجوویمان نەکردووە ینی ئێمە نەمانویستوە لەسەر حیسابی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ژیان و قوتی خەڵکی کار و زەحمەتکێژە هەرێمی کوردستان ئێمە لێرە هێزی پێشمەرگە بنێرینەوە و لە ئێران فعالیت بکەین دوای بینەوە ئێرە ئەمە پێمان وابووە ئەگە خۆمان تواناییمان هەبێ بچین ناوچەیەک ئازادکەین وەکو مەسەلەن پەکەکە زمانێک لە قەندیل بوو ئەو دەم تۆ هەر جۆرێک کاری نیزامی دەکەیەوە حەقی خۆتە بەڵام لەسەر حیسابی خەڵکی دیکە بە نەزەری من ئەمە ناڕەوایە ئێستا ئێمە بەڵام ئێمە تاکیدمان لەسەر ئەوە بووە حتمما دەبێت ڕێخستن هەبێ دەبێت حیزبەکان لە بیری ئەوە دابن کە خەڵک ڕۆشنکەنەوە بە مافەکانیان ئاشنایان کەن و ناوەندە مەدەنیەکان ڕێک بخەن لە ناوەوە ینی حرەکەتێکی جەماوەری بکەوێتە ڕێتاوکو توانن ئاڵۆگۆڕێک بەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامەدا بێنە هەتا تەنانەت لە ناوچە کوردیەکانیش دابێت نەک ئەوەی لە ژێر گوشاری شەڕێکی بەم شێوە کۆنەپەرستانە و جەنایەتکارانەدا ئێمە پێمان وابێت دەرفەتێک هاتوتە پێشی دەبێت کەڵکی لێ وەربگرین ئەگەر ئەو کارەش بکەین ئەگەر ئێمە واقعان خاوەنی ئەو ڕێخستنەشبی لە ناوەوە کە بتوانین لەم دەرفەتانە کەڵک وەربگرین دەبێت لەسەر ئەساسی هێزێک بێت کە خۆمان هەمانە نەک لەسەر ئەساسی ئەوەی کە ببینە پرۆژەیەکی ینی ببینە بەشێک لە پرۆژەیەکی دەرەکی زۆر باشە هاوڕێ ئێوە لە باستان لە مەسەلەن خۆ بەڕێوەبەری خەڵک بە جۆرێک شۆڕشی خەڵک لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە ئایا پێتان وایە خەڵک ینی با بڵێم چ بوو کۆمۆنیستەکان لە ئەگەری سەرهەڵدانی ئینقلابێک لە ناو ڕۆژهەڵات و لە ناو ئێرانە بەگشتی ئایا کۆمۆنیستەکان ئەتوانن لە دەرەوەی نظامی سوڵتەی عالەمی لە دەرەوەی تەعاملکردن لەگەڵ ئەمریکا و ئەمانە بتوانن ئێران و کوردستانی ئێران بەڕێوەبەرن زانی مەسەلەگەر باسی مەسلەی چەپ بکەی مەسەلەی چەپ لە کۆمەلگادا وەکو تاگ وەکو بۆچوونێکی قەویە ینی تۆ بزانسان شۆڕشێکە لە ئێران کەوتەڕە شۆڕشی ژنجان ئازادی تەواوی ناوەڕۆکی ینی خودی حرەکەتەکە ناوەڕۆک دروشمەکانی ئەسەن ئامانجێکی کە بووی هەموو لە قاڵبی چەپدا دەگونجێ هەموو لە بیر و باوەڕی چەپەکان نزیکە بەڵام بەداخەوە وەکو حیزب وەکو ڕێکخراو چاوی لێ بکەی زۆر پرش و بڵاوە بۆ
بۆیە مەسەرەن زۆر کەم وا هەیە وەکو بەدیل خەڵک ینی بتوانێت دڵی پێخۆشکات مەسەرەن ئێستاگە لە ئاڵگۆڕێک لە ئێراندا بێتەدی سەرمیشە داستە پێشتر باشی کوریشا دەکراکەەوە بەنظری من ئەو ئەسەن نابێ هەر باسشی بکرێت چونەوە دەرەوە ڕەنگە تێدادێکە لە زمانێکەوە ڕۆشتێتە دەرەوە لە ئاکسیۆنی گەورەدا مەسەم توان شتێکی کاڕکەمەڵام لە خودی ئێراندا من پێم وایە مجاهدینی خەڵک وەزیەتی باشترە تا سەڵتەنە تەڵەبەکان ئەمان شانسیان نییە بەڵام احتمالە لەگەر لە ناوەند شتێک بێت مجاهدین کە خاوەنی خانەوادەی شەهیدێکی زۆرە هەر ئەوانە یا مەسەرەن لە نێو سپای پاسداراندا نفوزی هەیە لە شوێنی دیکە یعنی ڕەنگە ئەو شانسێکی هەبێ بەڵام بەنظەمی سەڵتەنە تەڵەبەکان شانسیان نییە بەڵام لە دوای ئەوان ئێمە بڵێن ئەگەر چەپەکانی ستا بە هەموو تەیفەکانیەوە تەنانەت شاید بەشێکیش تۆ لە کۆماری خوازەکان کە مەسەرەن یا باوەڕیان بە مافی چارەنووسی گەلان هەیە ئەوانە حیسابیشان بۆ بکە ئێستاش نەبوونەتە هێزێکە وەک بەدیل چاویان لێ بکەیت بەڵام ئەگەر چاو لێ بکەیت لە کۆمەلگادا بن بڕوای من بەشی زۆری کۆمەلگا بیر و باوەڕی چەپی هەیە بەڵام ناڕێکخراوە بۆیە دەتوانێت ئەگەر ئاڵوگۆڕێک بێت و زمینەیەک بڕەخسێ وەکو ساڵی 1950وانەکە هێزە چەپەکان بتوانن بیسەلمێنن کە بەرنامە سیاسی و ئابوووریەکانیان بە خازانجی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەموو خەڵکی سەرتاسەری ئێرانە ڕەنگە بتوانن ببنە بەدیلێک بەڵام خۆ دەبێت هەوڵی بۆ بکرێت زۆر چاکە هاوڕێیان لە نێوان استراتیژی مان و نەمانی ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرژەوەندیەکانی ئەمریکایە بزوتنەوەی کوردستان چۆن ئەتوانێت ڕێگەی سێم بدۆزێتەوە چۆن ڕێگری بکرێت لەوەی کە خەڵکی مەدەنی نەبێتە سوتەمەنی لە نێوان ئەم ڕێکەوتنە هەواڵگریە ئاڵۆزانەیە کە لە ئێستا لە ناوچەکە بوونی هەیە وڵی زۆر نیگەرانی لەوبارەوە دەردەبردرێەوە ئێمەش بەشێک لە نیگەرانیەکانمان کە زۆر بە حەزرەوە فەرزکەینت تەنانە ناچینە نێو ئەو هاوپەیمانیانەوە کە هەز دەکەین سیاستێکی تایبەتی لە پشتە ینی تەداعی دەبێتەوە لەگەڵ پرۆژەیەکی دەرێکی و ئەوانە مەسلەکە ئەوە واقعانەمانە مەترسین بەڵام هەمومان دەزانین کە ئەم بزوتنەوەی کە خاوەنی ڕابردوویەکی پاک و خاوێنە قابوونی خاوەنی دەیان ساڵ خەباتی شۆڕژگەرانەیە ولا هەمووشمان مەسەنە چەندین جارتا ئێستا بۆمان ئیسبات بووە کە هەر ئەم حیزبانە کە ئێستا ئەم بەرەیان پێکێناوە یا ئەحزابی دیکە لە کوردستاندا خاوەن پێگەی جەماوەرین داوای مانگرتن و ینی هەر حرەکەتێکی جەماوەریان کرد بێ جوابیان وەرگرتوتەوە بە ئەمەش ئێستا لە داهاتوودا دەتوانێت بە دروستبوونی هەر خەلای هەر بۆشاییەک بتوانن هێزەکانیەک خەن بتوانن لە کۆمەلگادا ڕێخستنەکانیان بەهێز بکەن و بتوانن کارێک بکەن کە خەڵکی کوردستان و بزوتنەوەکەی بەرەو پێش بچێنێک بەرەو دواوە بشتوانێت لەو خەلای ئیستفادە بکرێت بۆ ئەوەی کە ئیمتیاز لە دەوڵەتی مرکزی وەربگیرێەوە دەوڵەتی مرکزی ناچار بکرێت کە بێتە سەر میزی گفتوگۆ یا لاقل ئەگەر کەوتبێتە حاڵەتێک شەوکەی هێزەکانی لە ناوچەکەی کێشا بێتەوە و لەگەڵ ئەمرێکی واقعدا ڕوبەڕووین کە خەڵک بۆ خۆی کاروبار و بەڕێوەبردننی ناوچەکەی خۆی و ئەستۆ گرت بێت ئەرکی حیزبەکان کە ئیدعا دەکەن خاوەنی پێگەی جەماوەرین ئەوەیە کە بەڕاستی بتوانن ئەم هێزە جەماوەریە ڕێبخەن کاروباری نێو خۆی ڕێبخەن و لە تەریقی دەسەڵاتی جەماوەریەوە کاروبارەکان بەڕێوە بنەکەوەی کە بە شێوەی دەسەڵاتی حیزبی و هەرەوە تەجروبەی کە لە کوردستانی باشوور یا بڵێن هەرێمی کوردستان بینیمان لەت بوو بە چەندین زۆن و ئەو کێشانە و شەڕی ناوخوانی دەزبووە ئەو ئەزمونانە کە هەمانە ئەم شتانە لە کوردستانی ڕۆژڵە دووبارە نەبێتەوە. هاورە سعید بەشی کۆتایی وەڵامەکە دەکەم بە پرسیارێکی تر کە لە ئێستا لە ناو خەڵکیش لە ناو جەماوەری کرێکار و زەحمەتکێش بە دڵنیاییەوە لە باشوور و بڵێن لە کوردستانی عێراق و لە کوردستانی ئێرانیش بە دڵنیاییەوە بوونی هەیە بە بۆچوونی ئێوە ئەگەری ڕوودانی جەنگی ناوخۆ شەڕی ناوخۆ لە نێوان ئەم حیزب و سازمانە سیاسیانەیە کە ئەو هاوپەیمانێکیان بنیات ناو بڕیارە بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵات خۆتە نەزانن کە ئەمانە هەرێکیان بەرژەوەندی جیاوازی هەیە لە شوێنی ترەوەن سەر بە ئەفتابی جۆرا و جۆرن بە بۆچوونی ئەوە ئەگەری شەڕی ناوخۆ بوونی هەیە من وەک خۆم یا مەسەلەن وەکو کۆمەڵە زۆرمان حەولداوە کە هەمیشە و دایم ئێمە لە گفتوگۆکانماندا لە دانیشتەکانماندا لەگەڵیاندا لە پەیوەندێکی کە هەمیشە
ئێمە ئەو هوشتاریەمەنداوە کە ئێمە هەر دەبێت لێستاوە کارێ بکەین کە خەڵک دڵنیا بێت دوای چوونەوەمان دوای ئەوەی کە ئاڵۆگۆڕ لە کوردستانی ئێران یا لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوویدا خەڵک نیگەرانیەوە نبێت کە هێزەکان پێکەوە بە شەڕ دێ شەڕی ناوخۆی ڕووەدا تا ئێستا من پێم وابێ تەجروبە وەرگیراوە ڕەنگە بەڵام ئەگەر پێشبینیەوەش دەکرێت حسەن دەستی دەرەکی بێ دەستی وەردان بکەن و بە پێی بەرژەوەندی حیزبەکان ئەمە ڕوو بدات بەڵام من زۆر بە لاوازی دەبینم ئێستا ینی شتێکی بەم شێوەیە کە بەم بەریناییە لە کوردستانی باشوڕوویدا لەوێ ڕوو بدات ئێستا لە بگانەوە ئەم خودی ئەم هاوپەیمانیانەش خۆیان بەڕاستی پێمان باشە ئەمانە مەسەلەن حیزبانە کە خۆیان یەکیان گرتووە و هەموو شتەکان سیاستیان استراتیژیان تقریبا لێک نزیکە و وانەیانی بۆ ئێمە پێمان وا بوو بە قازانجە تەنانەت ئەو ناوەندەش کە پێکاتەوە حیزبانی تێدایە ئێستا ئێمە هەمیشە ئامادەگی ئەوەمان دەربڕیەوە کە هاوکاریان لەگەڵ بکەین بەڵام لێرەدا کە ئێمە نەچوینەتە ئەو نێو هاوپەیمانیەوە ئەو نیگەرانیەمان هەیە کە بوێتە بەشێک لەو پرۆژە دەرەکیە دنا منش پێم وایە ئەو ئەحزابی کوردستانی ئێران خاوەنی دەرکن خاوەنی ئیدراکن و تەجروبەی ناخۆشیان هەیە لەو مەسلەیە هیوادارم ئەوە ڕوو نەداوەگرت داهاتویست بزانین چی دەبێت. هاوڕێ سایدی ئابانی دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی ڕادیۆی پێشە. سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتێکی کاخوڵخانتان ڕێز و سڵاوم هەیە بۆ گوێگرەکانتان بۆ بینەرەکانتان. چاوتان خۆش بێ بەخێر بن دووبارە.